دیارنەمانی منهەجی حەقی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ ئەبێتە مایەی نەناسینی خوای پەروەردگار بەو شێوەیەی کە خۆی پێی ڕازیە وما قەدەر الله حەق قەدره. هەروەها ئەبێتە مایەی هاوبەشدانان بۆی چ لە ناسینی پەروەردگارێتیەکەیا بێ، چ لە پەرستنیا بێ و چ لە حاکمەتی و سەروەرەتی دینەکەیا بێ. دیسان دیارنەمانی ئەو منهەجە بەو شێوە حەقەی کە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ ڕوونیان کردوتەوە و گەیاندویانە ئەبێتە مایەی دیدلێڵی عەقائیدی و سەرلێشێوانی فکری و بزرکردنی ڕێی گۆڕانکاری سیاسی و نەسەلماندن و نەچەسپاندنی ماف و ئەرک و دەسەڵاتی تاکوکۆی کۆمەڵگە و دەوڵەت. ئەو کاتەش دیندارەکان هەرچەند دڵسۆزی دینەکە بن نازانن چارەسەری کێشەکانی بەردەستیان، کێشەی کۆمەڵکاری و بزاوتیان بێیان کێشەی کۆمەڵگەکەیان وا لە وحیەکەی خوای گەورەدا. بۆیە دید و ڕێی ئیسلام و جاهیلیەتیان لێ تێکەڵە بێ، ئەکەونە بزاوت و هەڵوێستی جاهیلیەوە کەچی پێیان وایە بێ ئەوە ئیجتیهادە و شیاوە، تەنانەت ڕەنگە ئەکەونە ڕەفتاری کوفرەوە و هەر پێیان وایە بێ ڕەفتاری ئیماندارانیان نواندووە. ئەم هۆکارە کە زۆر دژوارێتی لەسەر دین و دینداری و بەرپرسێتی قیامەتمانە بێ، بەڕاست و ڕەوامان زانی 20 بڕگەی دید و ڕێی وەحی خوایی کە حەقیقەتی عەقائیدی و ڕێسایی گەردوون و ژیانن بە ناوی دیدڕوونیەوە بخینە بەردەست تا لە سەرەتاوە بزانین کە زانین و دڵنیابوون لەمانە و پێوە پابەندبوونیان لە داخوازیە سەرەکیەکانی دینەکەی خوای گەورەن و لە شەرعی شابەڵگەنەویستی دیندارین. ئەم 20 بڕگەیە لە ڕاستیە لە بنەما سەرەتاییەکانی دید و ڕێی ئەهلی سونەت و جەماعەتن. بۆیە من ویستم بە ناوی دیدڕوونیەوە پێتانی بناسێنم. ئەشمەوێ بکرێتە بەشێک لە بەرنامەی پەروەردەکردنی هاوبیرانی ڕەوت. زۆر زەروریە وردەکارانە وەکو خوێندنی فەقێتی بخوێنرێ و ڕەوتەوان ئیجازەی تیاوەرە بگرێت دوای ئەوەی کە تاقیکردنەوەی بەسەرکەوتووی تیا بڕێ. خوای گەورەش دەستی پێمانەوە بێ، هیدایەتمان بدات و بە مەعیەتی خۆی ئاراستەمان بکات. ئامین.